پێویستە لە قوتابخانەکان لە ڕاگەیاندنەکان هوشیاری تەندروستی بڵاو ببێتەوە. خەڵک تێبگەندرێت کە مەسەڵەن پێویستە بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشیەکان ئەبێت جلی گەرم لەبەر بکرێ، ئەبێت دەست و چاومان ڕۆژانە بە سابوون و بە ئاوی پاک بشۆردرێت. پێویستە هەر لە مامۆستاکان لە قوتابخانە تەنانەت مەلای مزگەوتەکان و زانکۆکان هەمووی ئەم هۆشیاری بڵاو بکەنەوە. ئەمە پەیوەندی بە تاکەی کۆمەلگامانەوەیە. ئیتر هۆشیاری تەندروستی بەشێکە لە وعی ئیجتیماعی خەڵکی. بۆ دوورخستن لە ڤایرۆس و بەکتریا دەبێت دەستمان زوو بشۆین و ئەو مادانە بەکاربین کە دژە ڤایرۆس و بە دوورمان دەخات لە ڤایرۆس و وەرزشش بارێکی گرینگە بۆ خۆپاراستن لە ڤایرۆس و لە شاغێکی باشە بۆ هەموو خەڵکێ. لە ڕێی پاکخایەن و ڕۆژانە ئەبێم دەستەکانمان جوان بشەین و جلوبەرجی خایەن لە بکەین و کۆتەزانی سازستانە ئەوێت جلوبەرجی خایەن و باش لە بکەین تا تووشی هەڵامە تووشی نەبێن و لەڕێی خواردنی خاوێن و ئاوی پاک و ئەو جۆرە شتانەی خۆی تاقومان پارێزین لە نەخۆشی.